من مەلایەکم ناسی زۆرم پێسەیر و مەلایە و ئیمام خەتیبە و لە مزگەوتی گەورەی سلێمانی و کەچی ئەندام مەڵبەندی یەکێتی ئەندام مەڵبەند یعنی چەند لە ڕوتبەی عەلمانیەتێکی یەساری و حیزبێکی و کافر و مولحیدە چۆتە سەر ئەمە نوێژی لە دوا چۆ نەکرا لە دوایە ئەمە حەقی نەسیحەتە گەر نەسیحەتی وەرنەگرت لە ملیە دەی کە نەگەڕایەوە ئەمە مولحیدە ئەمە بێدینە ئەمە مرتەدە وەلەو مەلای مزگەوتی گەورەی سلێمانیش هەروها یەکێکی تر مناقەشەمان لەگەڵ یا کرد لە هەولێر زمانی حیزبی بەعز بوو وتی قوات خاسەتان بۆ بانکەم هەبە پەلەپەر ڕامان کردە دەرەوە لە ترسە ئەوەندە سەدامی بوو ئەوەندەش بەعسی بوو ئێمە نوێش لە دوایانەوە تەبعا ئەوانە جائیز نەما ئەنجا ڕەنگە سەدانی وای تیا بە ناو پارتی سەدان کە جائیز نەبێت لە دوایەوە نوێش بکەیت هەیە نوێژ ناکەی لە دوای لەبەرە مولحید و بێدین بووە هەیە نوێش لە دوای جائیز نییە کە تەئدیبی یەکەی